موژدە بە گوێرەی نووسینی مەتا بەشی 25. لەم کاتەدا شانشینی ئاسمان وەک دە پاکیزە دەبێ، چرایان هەڵگرت بێ و بەرەو پیری زاوا دەرچن. 5 لەوان جێل بوون، 5یش دانا. جێلەکان چراکانیان برد و زەیتیان لەگەڵ خۆیان نەبرد، بەڵام داناکان لەگەڵ چراکانیان زەیتیان لەناو گۆزەدا برد. کاتێ زاوا دەرکەوت، هەموو خەویان هات و نووسن. لە نیوە شەودا هاوار کرا ئەوە تا زاوا بەرەو پیری دەرچن. هەموو ئەو پاکیزانەش هەڵستان و چراکانیان ئامادە کرد. جێلەکان بە داناکانیان وت: لە زەیتەکەی خۆتان بەشمان بدەن، چونکە چراکانمان دەکوژێتەوە. بەڵام داناکان وەڵامیان دانەوە: لەوانەیە بەشی ئێمە و ئێوە نەکات، چاکترە بچنە لای فرۆشیاران و بۆ خۆتان بکڕن. کە ئەوان بۆ کڕین چوون، زاوا هات. ئەوانەی بۆ زەماوەندەکە ئامادە بوون لەگەڵی چوونە ژوورەوە و دەرگا داخرا. پاشان پاکیزەکانی دیکەش هاتن و وتیان: گەورم گەورم، دەرگامان لێ بکەوە. وەڵامی دایەوە: ڕاستیتان پێدەڵێم، من ناتان ناسم. کەواتە ئێشک بگرن، چونکە ڕۆژ و کاتەکە نازانن. دیسان شانشینی ئاسمان وەک پیاوێکە گەشت بکات، کۆیلەکانی بانگ دەکات و موڵکەکەی خۆی دەداتە دەستیان. 5 تالنتی دا یەکێکیان و ئەوی دیکە 2 تالنت و سێمیش 1 تالنت. هەر یەکە بە گوێرەی توانای خۆی. یەکسەریش چووە گەشت. ئەوەی 5 تالنتەکەی وەرگرت، ڕۆیشت و ئیشی پێوە کرد. 5 دیکەشی بەدەست هێنا. بە هەمان شێوە ئەوەی 2 کەش 2 دیکەی بەدەست هێنا. بەڵام ئەوەی یەکەکەی وەرگرت، ڕۆیشت و چاڵێکی لە زەویدا هەڵکەند و زیوی گەورەکەی شاردەوە. دوای ماوەیەکی زۆر گەورەی ئەو کۆیلانە دێت و لێیان دەپرسێتەوە. ئەوەی 5 تالنتەکەی وەرگرت، دێت و 5 تالنتی دیکەش دەهێنێت و دەڵێت: گەورم، تۆ 5 تالنتت دامێ، ئەوە تا 5 تالنتی دیکەم بەدەست هێناوە. گەورەکەی پێیوت: دەست خۆش ئەی کۆیلەی چاک و دڵسۆز، لەکەم دەستپاک بوویت، زۆرت پێدەسپێرم، وەرە ژوورەوە بۆ خۆشی گەورەکەت. هەروەها ئەوەی 2 تالنتەکە هات و وتی: گەورم، تۆ 2 تالنتت دامێ، ئەوە تا 2 تالنتی دیکەم بەدەست هێناوە. گەورەکەی پێیوت: دەست خۆش کۆیلەی چاک و دەستپاک، لەکەم دەستپاک بوویت، زۆرت پێدەسپێرم، وەرە ژوورەوە بۆ خۆشی گەورەکەت. ئینجا ئەوەی 1 تالنتەکەی وەرگرت بوو هات و وتی: گەورم، زانیم تۆ پیاوێکی دڵڕەقی، شوێنێک دەدرویتەوە کە تۆوت نەکردووە، لە شوێنێک کۆ دەکەیتەوە کە شەنەبات نەکردووە. جا ترسام و چووم و تالنتەکەتم لە ناو زەویدا شاردەوە. ها، ئەوە ماڵەکەتە. گەورەکەی وەڵامی دایەوە: ئەی کۆیلەی خراپ و تەوەزەل، کە زانیت من دروێنە لەو شوێنە دەکەم کە تۆوم نەکردووە، لەوە کۆ دەکەمەوە کە شەنەبام نەکردووە. دەبوایە زیوەکەمت لە بانکدا بنابوایە، لە گەڕانەوەمدا ئەوەی هی منە لەگەڵ سووەکەی وەرم دەگرتەوە. بۆیە ئەو تالنتەی لێ بسەنەوە و بیدەنە ئەوەی 10 تالنتەکەی پێیە، چونکە ئەوەی هەیبێت پێی دەدرێت و لێی دەڕژێتەوە، بەڵام ئەوەی نیەتی ئەوەندەی هەشیەتی لێی دەسەنرێتەوە. کۆیلە بێسوودەکەش فڕێبدەنە تاریشی دەرەوە، گریان و جیڕەی ددانیش لەوێ دەبێت. کاتێک کوڕی مرۆڤ بە شکۆی خۆی دێتەوە و هەموو فریشتەکانیش لەگەڵیدان، ئەوسا لەسەر تەختی شکۆی خۆی دادەنیشێت.
هەموو نەتەوەکان لە بەردەمی کۆ دەبنەوە و ئەویش لە یەکتریان زیاد دەکاتەوە، وەک شوان مەڕ لە بزن زیاد دەکاتەوە. جامەڕەکان لە لای ڕاستی خۆی ڕادەگرێت، بەڵام بزنەکان لە لای چەپ. ئینجا پاشا بەوانەی لای ڕاستیەوەن دەفەرموێ: وەرن ئەی ئەوانەی باوکم بەرەکەتی پێدان، ببنە میراتگری ئەو شانشینە کە لە دامەزراندنی جیهانەوە بۆتان ئامادەکراوە. چونکە برسی بووم نانتان دام، تینیو بووم ئاوتان دامێ، نامۆ بووم شوێنتان کردمەوە، ڕوود بووم بەرگتان کردم، نەخۆش بووم سەرتان لێدام، زیندانی بووم هاتنە لام. ئەوسا ڕاست و دروستان وەڵام دەدەنەوە: گەورم، کەی تۆمان بە برسیەتی بینیوە و نانمان داوی تێ، یان تین و ئاومان داوی تێ؟ کەی تۆمان بە نامۆیی بینیوە و شوێنمان کردویتەوە، یان بە ڕووتی و بەرگمان کردویت؟ کەی تۆمان بە نەخۆشی یان زیندانی بینیوە و هاتوین بۆ لات؟ ئینجا پاشا وەڵامیان دەداتەوە: ڕاستیتان پێدەڵێم، هەرچیەکتان بۆ یەکێک لەم برا بچووکانم کردووە، بۆ منتان کردووە. دواتر بەوانەی لە لای چەپیەوەن دەفەرموێ: لێم دوور بکەونەوە، ئەی نەفرەت لێکراوان بەرەو ئاگری تا هەتایی، ئەوەی بۆ ئیبلیس و فریشتەکانی ئامادەکراوە. چونکە برسی بووم نانتان نەدام، تینوو بووم ئاوتان نەدامێ، نامۆ بووم شوێنتان نەکردمەوە، ڕوود بووم بەرگتان نەکردم، نەخۆش و زیندانی بووم سەرتان لێ نەدام. ئەوانیش وەڵام دەدەنەوە: گەورم، کەی تۆمان بە برسیەتی یان تینو یان نامۆ یان ڕوت یان نەخۆش یان زیندانی بینیوە و خزمەتمان نەکردویت؟ ئەویش وەڵامیان دەداتەوە: ڕاستیتان پێدەڵێم، هەرچیەکتان بۆ یەکێک لەم بچووکانە نەکردووە، بۆ منیشتان نەکردووە. ئەوانە بۆ سزای تا هەتایی دەچن، بەڵام ڕاست و دروستان بۆ ژیانی تا هەتایی.